لە ڕووی پێکهاتەی جیۆلۆجیەوە خاچی هەرێمی کوردستان خاوەنی سامانێکی سروشتی گەورە و چەندین جۆر وزەیە. هەندێک لە جۆرەکانی وزە لەلایەن حکوومەتەوە هیچ بایەخێکی پێنەدراوە. ئەو بەشەشی کە گرنگی پێدراوە بۆ مەبەستی بازرگانی و پارە پەیداکردن بووە. حکوومەت تەنانەت بازرگانی بۆ وزەیەشەوە دەکات کە هاوڵاتیان ڕۆژانە بەکاری دەهێنن. شارزایان باز لەوە دەکەن ناکرێت بەهۆی ڕووداوێکی دیاریکراو واز لە سەرچاوەیەکی گرنگی وزە بهێنرێت. دەشڵێت کارەکانی چەندین کۆمپانیای نێوخۆیی و هێزێکی گەورەی کار بەهۆی نەبوونی وزە پەچیان کەوتووە. ئەو کۆمپانیای ئیش لەو مەجالە دەکەن. هەموو ئەو شتانە فاکتەرێکن کە تۆ بتوانیت کەمترین کێشە لەگەڵ وزە هەبێ. هەروەها سوودیش لەو سەرچاوانە وەرگی کە لە وڵاتەکەی خۆتا هەیە. ئێمە باسی غازی شل دەکەین، باسی نەچەڵ گاز دەکەین. وڵاتەکەی خۆمان بەرهەمهێنەرین، معقوڵ نییە بەکارینێنین، خۆمان بەرهەمی دێنین، بچین وزەی تر بێنین کە لەوانەی خۆمان نەبێ، بە تایبەتی ئەو وزانی کە وزەی پیسن وەکو دیزل وەکو کە ئێمە پێی دەڵێن گازوایل. باسی خەڵک نەکەین. ئێمە چەندین کارگەمان هەیە کە بەرهەمی ناوخۆن لەبەر گرانی وزەوادای دەخن کە ئەو کێشەیە کە بەڕاستی دەبێ بیری لێ بکرێتەوە کە چۆن یارمەتی ئەو کارگانە بگرێت کە ئێمە باسی بەرەو پێشبردننی بەرهەمی ناوخۆ دەکەین. ئەو ڕووداوانەی کە ڕوو دەدەن ئێستا کە بەهۆی تەقینەوەی تانچەکان و بەهۆی تەقینەوە بۆڕەکان بریتەوەی ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی چەند شتێکمان هەیە پێویستە بوونی هەبێت. یەک لەوانە ئەوەیەکەوە پێویستە دامەزراندن و گواستنەوە و دانانی ئەو سیستەمە ئەو مەنزومەیە پێویستە بە پێی مواسەفات و مەعایری نێودەوڵەتی بێتن، بە پێی ئایزۆ بێ. ئەو ئایزۆنەش ئەو ڕقەمانە مەوجودن پێویستە ئەوان تەطبیق بکرێت. دوو ئەو کەسانێک کە کار لەو بوارە دەکەن وەکو کەس یان وەکو کۆمپانیا پێویستە مەعایری تایبەتیان هەبێ، پێویستە بڕوانامان هەبێ، بڕوانامەی پیشەیان هەبێ لە جیهەتی حکومی بۆ ئەم کارە بکەن، نەوەک هەر کەسێک هەستێ لەم بوارە کار بکە لەبەر ئەوە شتێکی خەتەرە. هەرێمی کوردستان تا ئێستا نەیتوانیوە مامەڵەی دروست و زانستی لەگەڵ کەرتی وزەدا بکات کە ئەمەش بە بڕوای پسپۆڕان کێشەکە لە ئایندە دەردەکەوێت و لێکەوتەی زیاتری دەبێت. گرفتی بەکارهێنانی وزەمان هەیە، بەکارهێنان هەمانە گرفتەکە ئەکید و بەرهەمی وزەش بڵێ ئەویش گرفتمان هەیە لەبەرەوەی ئێمە لەبەر هۆکای ئەوەی یەکەم بەکارهێنانی وزە بۆ بەگرفت بۆ وەبەرهێنانی وزە لەبەرەوەی ئێمە هەموو شتێکمان بە کارەبایە. ئەمڕۆ جۆرێکی وزە کارەبایە، هەموو شتێکمان گەرمیمان ساردیمان هەمووی بە کارەبایە. زۆرمان زۆر کەواتە زەختێکی زۆر هەیە لەسەر دروستکردنی کارەبا. ئەوەش لەلایەکەوە ئەوەش بەگرفت بۆ حکوومەت چکە لەبەرەوەی ئەوە نەوتی ئەوێت، غازی ئەوێت، دابینی کە بۆ ئەوەی کارەباکە تەولیدکە. تا ئێستا لە هەرێمی کوردستان ڕێگە نوێەکانی دۆزینەوە و بەکارهێنانی وزە بە هەند وەرنەگیراون. ئەوەی هەیە لە سیاسەتی وزە هەر ڕێو شوێنە ناکارا و تەقلیدیەکانە کە دەرهێنانی نەوت و غاز و فرۆشتنیەتی با کۆمپانیە جیهانیەکان. ئەم پرۆسەیەش تا ئێستا کەمترین خێروبێری بۆ خەڵک و زۆرترین سوود و قازانجی بۆ کۆمپانیاکان بووە.